ژنان و پیاوانی ئازادی خواست. توندوتیژی دژی ژنان بەرهەمی پیاوسالاری، سەرمایەداری و ئاینە. توندوتیژی دژی ژنان ڕووداوێکی بەڕێکەوت نییە، نەخێزانیە، نەکەلتوریە و نەتێنەگەیشتنیشە. ئەم توندوتیژیە پێکهاتەییە، سەرچاوەی لە سێ کۆڵەکەی سەرەکیدایە. یەکەم، پیاوسالاری کۆنترین شێوەی دەسەڵات. نەریتە پیاوسالاریەکان سەدان ساڵت دەیانەوێت ژن بکەنە موڵک، تابع و بێدەنگ، لە ناموسەوە تا شەرەف، لە زۆرداریەوە تا کۆنتڕۆڵکردن، هەمووی بۆ پاراستنی دەسەڵاتی پیاوان دروستکراون. دووهەم، سەرمایەداری بەرهەمهێنەرەوەی نایەکسانی. سیستەمی سەرمایەداری بۆ بەردەوامبوونی دەسەڵاتەکەی پێویستی بەم شتانە هەیە: کاری ماڵەوەی بێموچەی ژنان، هێزی کاری هەرزانی ژنان، پشتبەستن بە ئابووری خێزانەکان، دروستکردنی جیاکاری و لە یەک دوورکەوتنەوە لە نێوان ژنان و پیاوانی کرێکاردا و بەرهەمهێنانەوەی ڕۆڵە نەریتیەکان. سەرمایەداری پێویستی بە پیاوسالاری هەیە، بەو هیوایەی کە ژن هەرزانتر، گوێڕایەڵتر و کەم دەسەڵاتتر بهێڵێتەوە. سێەم، ئاین، پیرۆزکردنی نایەکسانی ڕەگەزی. زۆرێک لە دامەزراوە ئاینەکان وەک ئیسلام دەسەڵاتی پیاوی پیرۆز کردووە. گوێڕایەڵی ژن، میراتی کەمتر، مافی بڕیاردانی کەمتر و کۆنتڕۆڵکردنی تەواوی پیاو بەسەر جەستە و ژیانی ژندا، ئەم پێکهاتانە توندوتیژی بە یاسایی نیشان ئەدەن و بەرەنگاربوونەوەی ژن وەک گوناه پێناسە دەکەن. ئەنجام، توندوتیژی دژی ژنان ڕووداوێکی بە هەڵکەوت نییە، سیستەمێکە دەتوانرێت و دەبێت ئەم توندوتیژیە لە ناو ببرێت. بەڕێکخستنی ژنان هیچ هێزێک بەتواناتر نییە لە هێزی ئەو ژنانەی کە دەست لە دەستی پیاوانی خوازیاری یەکسانیدا کەوا پێکەوە کار و خەبات دەکەن. بە فێرکردن و بڵاوکردنەوەی هوشیاری بەرفراوان تا کۆمەلگا بزانێت توندوتیژی سروشتی یان نەریتی نییە، پێکهاتەییە و دەبێت لە ناو بچێت. بە خەباتکردن دژی هەر سێ کۆڵەکەکەی دەسەڵات، پیاوسالاری دەبێت بخرێتە بەرپەلامار، سەرمایەداری دەبێت بە ئاشکرا هەوڵ بدرێت لە کۆتاییدا لە ناو ببرێت. پێکهاتە ئاینیە کە سەرچاوەی نایەکسانین دەبێت بێ ئۆتۆریتە و بێبایەخ بکرێن. ئازادی ژنان واتە ئازادی کۆمەلگا. تا پیاوسالاری، سەرمایەداری و نایەکسانی ئاینی بەردەوام بن، توندوتیژی بەردەوام دەبێت. بەڵام دەتوانرێت و دەبێت ئەم خولانەوە بە پێچەوانەیە بە خەباتی کۆمەڵایەتی بێتە سەردەوری خۆی، کە بزوتنەوەی ژن ژیان ئازادی کاتێک گەڕیەوە بۆ شەقام و بوو بە بزوتنەوەی ژینا بە واتای ڕاستەقینەی وشە و بووە جوولەیەکی جەماوەری و شۆڕشگێڕانە، ئەو ساسەلای مەرگی کۆماری ئیسلامی، ئەم هۆکاری بەردەوامی و جەنایەتەی دژی ژن گورزی قورسی بەردەکەوێت و ڕێگا بۆ جۆشتانی کوورێ خەبات لە پێناو هێنانە ئارای کۆمەلگایەک بە بێستەم و زۆرداری خۆش دەبێت. بژی 25 نوئام ڕۆژی خەبات دژ بە توندوتیژی لەسەر ژنان.